گێک و 20 ڕۆژ لە زیندانیکردنی کە بڕیاروا بوو ئازاد بکرێ بەمزووە، بەڵام مادەیەکی نوێ بۆ شێروانی ڕۆژنامەنووس و چالاکوانی کۆمواری ڕێکخراوەکانی مەدەنی و ڕۆژنامەنووس لە بادینان کە لە هەولێر گیراوە. ئەمڕۆ جارێکی تر سزاکەی 4 ساڵ و 5 مانگی بۆ زیاد کرا لە زیندان یاخود سزادرا و حەبسکراوە بە مادەی 229 یاسای سزادانی عراقی بە تۆمەتی ئەوەی کە گوایە سوکایەتی یاخود هەڕەشەی لە کارمەندانی حکومی کردو. کاردانەوەکان لە پێشتردا سەبارەت بە دەستگیرکراوانی بادینان بە جۆرێک بوون کە تەنها هەوڵەکان بۆ ئازادکردنی زیندانیەکان نەبوون، هەوڵەکان بۆ بوون کە ئیدانەی ئەم زیندانی کراوانە بکرێت یاخود ئەم کارە بکرێت. دۆسیە لە دوای دۆسیە خەریکە بۆی تازە دەکرێتەوە، ئەگەریشی هەیە لە دوای 4 ساڵ و 5 مانگ زیندانیکردنی جارێکی تریش دۆسەیەکی نوێی بۆ بکرێتەوە لە بەرەو چاوەڕوانی ئەمە نەبوون. شێروانی کە لەگەڵ ئەو 4 چالاکوانەی تر لە حوتی دەی 2020 گیراون تا ئێستا وەکوتم 5 ساڵ و نزیکی مانگێک و 20 ڕۆژە لە زیندان. 4 جار دادگایی کراوە، هەر جاریان بە تۆمەتی تێکدانی ئاسایشی وڵات یاخود تۆمەتی سیخوڕیکردن و ئەم جاریان بە پێی مادەی 229 لە یاسای سزادانی عراقی بە تۆمەتی ناوزڕاند یاخود سوکایەتیکردن بە کارمەندی حکومی کە سکاڵاکارەکە خۆی هەر لە زیندانیان چاکسازی گەوران. ئەمڕۆژ 19/8 2025 جارێکی تر زیندانی کرایەوە یاخود حکومەکەی بۆ تازە کرایەوە کە لە دادگای لە بنەسڵاوە لە هەولێر. لە تەمەنی 37 ساڵیە شێروانی دەستگیر کراوە. ئەگەر ئەم دادگای بەسەرایە خود تەمیز نەکرێتەوە بووی لە تەمەنی 46 ساڵیدا ئازادە. تەوەری ئەم شۆم لەسەر ڕای دەربڕینی ڕۆژنامەنووسان یاخود ئازادی و کەپکردنەوەی دەنگە ئازادەکان و ئەوەی گرنگە ئەم کەیسەی زیندانی کراوانی بادینان و شێروانیش بە تایبەتی بە میوانداری هەریەک لە مامۆستا بەدەل بەرواری پەرلەمانتاری لە پەرلەمانی کوردستان و کاتوو نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەنووس لە پاریسەوە لەگەڵم دەبێت. مامۆستا نیاز ئەگەر یارمەتیم بەی سەرەتا دەچمە لای کاتوو نیاز عەبدوڵڵا. کاتوو نیاز هەردوولاتان بەخێر بێن. نیاز خان سڵاو لێبێ، هیوادارم زۆر باش بی. ئەم کەیسەی شێروانی بە تایبەت بۆچی ئاوا درێژ کرایەوە بۆ بەم ئاقارە ڕۆیشت، بۆچی چاوەڕێی ئازادکردنی بووین بەڵام دوجار ئەوەی کە چاوەڕێ بووین چاوەڕێ نەبووین ڕووبدا ڕوویدا. سلااوڕێز لە بەڕێزت کاک مەریوان، سلااوڕێز بۆ کاک بەدەل بەرواری وەروە هەموو بینەرانمان. بەداخەو کابینەی نوۆی حکومەتی هەرێمی کوردستان سەرکوتکردنی ئازادی ڕادربڕین، سەرکوتکردنی ئازادی ڕۆژنامەوانی و سەرکوتکردنی پێشێرکاریەکانی مافەکانی مرۆڤی کرد بە استراتیژی خۆی. لەناو ئەم استراتیژەی کە هەوڵی بۆ جێبەجێکردنیدا بە تایبەت کە مەسرور بارزانی پێشتر بەرپرسی ئەنجومەنی ئاسایش و دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بوو، کاتێک کابینەی نوێی گرتە دەست ئەو پلان و وردەکاریانەی کە پێشتریش هەیبوو لەناو کابینەکەی بە تەواوی خستێ بواری جێبەجێکردنەوە. بۆیە لەگەڵ دەست بەکاربوونی ئەو لێشاوێکی گەورەی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان، چالاکوانانی مەدەنی، خۆپێشاندەرانی مەدەنی، ئەوانەی کە تەنیا داوای موچە و قوتی ژیانی خۆیان دەکرد بە هەڵمەتێک سەرەتا لە هەولێرەوە دەستی پێکرد، زۆر سەرکەوتوو نەبوون، بەڵام لە بادینان ئەم هەڵمەتە بە بەرفراوانی دەستی پێکرد، ئەوە بۆ 81 کەس گیران. ئەوەی کە ئەمڕۆ شێروانی پیاتێ دەپەڕێت بەشێکە لە جێبەجێکردنی ئەو استراتیژە، بەڵام لەگەڵیدا ئەم بابەت بەرامبەر بە شێروانی بۆتە بابەتێکی کەسیش، ینی ڕخوکینەیەکی کەسی پارتی دیموکراتی کوردستان. لە بەرامبەر چیە بۆ ڕخوکینەیەکی کەسی؟ بۆ لەبەرەوەی شێروانی بە درێژایی ساڵانی ڕابردوویەکێک بۆ لەو ڕۆژنامەنووسانی کە زۆر ئازایانە کاری کردووە و هەوڵی داوە بە تەواوی ڕاستیەکان بخاتە ڕوو و کاتێک کە لە زیندانیشدا بوو زۆر هەوڵدرا شێروانی بێدەنگ بکرێ و زۆر دۆسیی پێشکەش کرا کە شێروانی لە بەرامبەریدا سازش بکات بۆی ئازاد بکرێ.
شێروان هەرگیز لەمە ئامادە نەبوو. ئەگەر تێبینیش بکەن کاک مەریوان بە درێژایی ساڵانی ڕابردوو هەموو ئەو گوتارانی کە شێروان یا پەیامەکانی کە لە زیندان و ئاراسەی دەرەوەی زیندانی کردووە کە لەگەڵ خۆیدا ڕایگشتی دروست کردو یا گەیشتەوە بە ڕایگشتی هەمووی دووپاتکردنەوەی ئەو پەیامانی پێشوون کە بریتیە لە دژایەتیکردنی ستەمکاری، دژایەتیکردنی گەندەڵی بەرگریکردن لە بەهاکانی دیموکراسی. هەڵبەت ئەمەش هەرگیز لەگەڵ حکوومەتێک لەگەڵ دەسەڵاتێک لەگەڵ پارتێکی سیاسیدا ناگونجێ کە دەستێوەردانی هەیە لە دادگا کە بەردەوامە لە گەندەڵی، بەردەوامە لە ستەمکاریەکانی، بەردەوامە لە خراپەکاریەکانی، بەردەوامە لەوەی کە تا ئێستا بکوژانی ڕۆژنامەنووسان لەبری ئەوەی دادگایی بکات هەوڵ دەدات دادگا بۆ تۆڵەکردنەوە لە بەرامبەر ڕۆژنامەنووسان بەکاربێنێت. جگەلەوە ئێمە لە یادمان نەچێت ئەو هێزەی کە پێش 16 بۆ 2 هەفتە پێش ئێستا لە هەولێر مامۆستا شوان سابیری ئەشکەنجەدا لەسەر شەقام لەبەر دەمی کامێراکان کە هێزێکی تایبەتیان بۆ نارد، هێزێک کە شەرم لەمە نەکات، هێزێک کە دەیان خەڵکی ئەشکەنجەدا بێ لە شاری هەولێر و لە شاری دهۆک بە دڵنیایی هێزێک نییە شەرم لەوە بکات کە دەستێوەردان لە دادگا بکات. ئەمەوێ خاڵێک بڵێم کاک مەریوان بەر لەوەی کە پێنج زیندانیەکەی بادینان لە 15 و 16 مانگی دوی ساڵی 2021 دادگایی بکرێنەوە بە 6 ساڵ زیندانی کردن سزا بدرێن و پاشان چاودێریان بکەوێتە سەر بەپێی بڕیارەکەی دادگا. هەفتەیەک لەو بەر مەسرور بارزانی تۆمەتی ئەوەی دروست کرد کە ئەم زیندانیانی بادینان سەرجەمیان کە ئەو کات مامۆستا بەدەلیش هەر لە زینداندا بوو وتی ئەمانە هەوڵیان داوە باڵێۆزخانەکان بتەقێنەوە لە هەرێمی کوردستان، وتی ئەمانە خیانەتی نیشتیمانیان کردو، وتی ئەمانە جاسووسی ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا و کوێ بوون. بۆیە پێشدادوەریکردن هەیە لە هەرێمی کوردستان. واتە کاتێک کە سەرۆکی حکوومەت دەوێت جۆرێک ئەشکەنجە بەسەر زیندانیەک دابسەپێنێ کە ئێستا شێروانی و قارەمان شکری زەینەدینیش بە هەمان شێوە لە زینداندایە و ئەوەتانێ چیروان بارزانی بڕیاری لێبوردنی بۆ دەرکردو بەڵام مەسرور بارزانی دەرفەت نادا جێبەجێ بکرێت لەناو باشە دێنە ناو ململانێ سیاسیانەی کە ڕۆژنامەنووسان و یاخود دادگای ئەوانەی کە سزا دراون دەبنە قوربانی بە گەرمۆڵەتم بەی لەگەڵ مامۆستا بەدەلیش کە هاوڕێی ئەو بۆ لە زیندان بۆ مامۆستا بەدەل بەخێر بێی ئەمڕۆ وەکو پەرلەمانتار کە قسە بۆ زووم دەکەی و بۆ بینەرانی زوو ئێو خۆتان پێکەوە بوون لە زیندان ئەوەی گرنگ بوو تۆ خۆت ڕەوشەکەت دیوە لە ماوەی زیندانی کردنت ئەمەی کە بۆ شێروانی دەکرێت ئایا ڕاستیە یاخود ئەوەیە تۆمەتە و دەدرێتە پاڵی و بۆی تازە دەکرێتەوە؟ سڵاو بۆ ڕێز کاک مەریوان، سڵاو بۆ ڕێز بۆ خانم نیازێ کەی خۆشم و ئەبروکە مەیکو دودیتی بەڕاستی شانۆ گەریەکە gelek لاواز بۆ ئەبروکە هاتیە ئەنجامدان. بەری بهێمە بێ مدوێت بۆ خەلکێ هەرێما کوردستانی و پتریارێ خراوێ جیانی هەمیە دیار بکەم. دەستهەڵاتە هەرێما کوردستان ئەم شێم بێژین ساڵا 92 حتا vێگاوێ شکستنێتینۆین. هیچ تشتێک وان نەکریە کو بەرژەوەندیا خەلکە هەرێما کوردستانی دابیت ئان کورد شانازیە پێ ببەن. اش فروتنا آخا هرما کردستانش پشتوانیا لشکر ترکی پتریا آخا هرما کردستان داگیر بکن. بس هرش کستن آمازن او بو کل سال 2020 سروک حکمت بریار دایا کابینه نه که هر چالاکوانه که هبید و هر ماموستایی که هبید خدان هلویست و گلک کسی سیاست مدار که بهنه بنچاف کردن و بهنه گرتن هر شیوه که هبید و بالفعل جی او گپت خو جێبەجێ کردن و او کار gelek شەرمنانە و کرد بڕیارە سەرۆکی حکومەتە هەرێما کوردستانی هاتە جێبەجێکردن. ئەم هەمی زانین چەندین کەس البادینان هات نەکرد ناوێ کەیسێ بادینان. کەیسێ بادینان خاڵێکە ڕەشە ناوچاوێت ئەبێ دەسەڵاتێ بە هەندی کورد هەین. ئەم شێن بێژین چ جا هیچ ڕەنگێکی نەشێن جێ ببەن و مێژووێکە ڕەش ئەوان بخۆ نەوێساش بەرچە. چکو اف کسی تاتینه گرتن ماموستا بون و روزنامه‌وان بون هیچ توانک انجام ندابو بلکه gelek زورن. یعنی اگر ماموستا هم دی بیجین چه بیت اثر جاده داخوازا موچه خو کر بیت اوه کنگی تاوان بویا اگر روزنامه‌وانه کی چه بیت جاپه کفتنه کل گلانه کی کر بیت اوه کنگی تاوانه او تاوانت ماموستا نیازه گوتین بالفعل او سرمه جێبەجێ کردن بس باش بو درکتن جه شرمزاریه.
على كل إنكو أم همي تومد بوما تشيكل هندك بصالك ما ويخو زندان تمام كرو وچندين روزنامه‌وان و کس 6 سالات نزیندان کردن پلیبورینه که مدید کو پتریان هات نازاد کردن بس شیروانی ما بو چی شیروانی ما بو شیروانی خود دیار کرد کو سرکرده یا شیروانی تنازل به هیچ رنگی کی بو وی دست حالاته نکریه بو هیچ برپرسکی نکریه و ناو شیروانیا یل سر شیروانی یعنی شیروانیا گلک بو برپرسید اوه دا سالات تایبتی بادینان پارتی گلک نخوشه کسی که ناف شیروانیا را ببید ات دویگاوه دا ام بحثی را بردوی ناکین ات دویگاوه دا ام نابیشین دجی دا سالات براستید نه دجی ظلم و ستما اوه دا سالات هرم و کردستان براستید او خو هر کاری که هبید که دجی وی خلقاتی کرد خو نرازی کرد جبر به چنده اوه 3 جارا شیروانی هات دادگاه کردن و 3 تهمت به بنما بو چه کردن بس ابا و دیمایه کو ابرو کری دایل الهولیر الپایتخت ما کردستان الجهه که وسا گله به سر و بر دادگاه کا به سر و بر شانوگریه کلاواس براستی کار ساد بو بر چه کار ساد بو اگر ام بیشین شرط دوک جیه چه بوی زندانه و شرط دوکی چه بوی ما بین زندانیه کی و بر پرسکلویر آن زیروانیه کی آن پلیسه کی کنگی اف شرط دو بوینه اگر زندان کرنا کسی کی پتری 4 ساله نخیر اوه کیسا شیروانی روژا اولی که همین زندانیان سیاسی بوده بس بارابتر یا شیروانی که هات یا سیاسی کردن بلگه سروی چنده اگر از زندان و او زیروان بجید شیروانی گفل میکرین اوه 6 هیوه مثل کالال سر کسی که تومار کریل پارزگاه دو که نه پولیسا و نه دادگاه او کس نگردیه گفل کرین اختید کریتت گوتین از چوی من دادگاه منا تومار کری ال پولیسا کتابا مناوره کریه دادگاه آکری حتی نکه او کس نگردیه بوچید شیروانی سرا شرع دوکی تومتک آدی بوچگن اوه کیسک یهودی سیاسی کرن ما مصابه لو شر دم بو ياخذ او امر لكيسك اخوي دل كرتي كردوتوا شر دمشي لقال او كسبوا بوا تومتك رد كردوتوا و سزاي تومتك ياخذ مادي سزا دانكشي او اند صالك يعني بوشي لا لوي من برسيار بكردو لباريزر لواني ياساناسن كسزاي او ماديه ل3 سال تيپرناكا ل2 سال تيپرناكا اگر تومەتی پێشتریشیە بێ لە 3 ساڵ تێپەڕ ناکە بۆ 4 ساڵ و 5 مانگ ئەبە بڕیارێکە سەرکردایەتیە پارتیەک و شێروانی بمیتە دوێرەوە و کەیسێکی سیاسیەش بەر هەندێک ئەمێت بێژین حەزم کرد ئەمە بڕیارێکی سەرکردایەتی پێشوەختەیە وەکوتت بەڵام بۆ کامیرەیە لێرێ ئەی چی لەو دروشمانە کەین کە یاسا سەروەرە کە یاسا لەسەر هەموو کەسەوەیە بەرینە کە ئەوان بڕیارادای کۆمەگە لە جەرە بێشێکە بە وەختە ئەم یا بخۆتکەین ئەم چوەک ئەندام پەرلەمان چوەک حکومەت چوەک ئۆپۆزیسیۆن چوەک حزب وەختەیان بێن یاسا سەروەرە حتا دەسەڵاتە ڕاستی ئەم یا بخۆتکەن لە هەرێما کوردستانێ نەمە دستور هەیە و نما یاسا هەیە و نەمە دادپەروەری هەیە ئەبە تشتێکت بە بڕیا و نەحەوجی ئەم هەرگا دووبارە بکەین بەری خوب دەنێ ئێک خاڵ ئەگەر شێروانی شەرە دەبچێ ببیتە زیندانێ بە 4 ساڵە حکم کردبیت پا حکمیوی کەسی چیە وێبرکە بجلکێت مەدەنی و دەوێوانگرتی و دەوانجە ئینادەر داڕەمیل ئەندام پەرلەمانێکی کرد ئەمڕۆ ئول نیڤەکە هەبلێرێ ئول بەر کامیرێ دادگەهێ سزایەوی چییە ئەگەر حکومەت ڕاست بێژیت دادگەه ڕاست بێژیت ئەمڕۆ وەڕووی داوە مامۆستا بەدەل بکەن کادێ چەند ساڵە هێتە حکم کردن ئەمڕۆ سپێدێ وەکیمە بەرینێکە هات بۆ ڕاگەهاندن و شێروانی ئەبروکە دێل دادگاها بنەسڵاوەل کەس نەزان هێتە دادگەهکردن سەر کەیسێکی کو بەرینێکە وەختی مە بۆ گوتی مە دیار کردی کو تۆمەتێکە درستکردیە و ئەم چاوەڕێ بووین ڕاستی ئەم هەندێک ژی کو سزایەکە گەلک ماستەر ئان تۆمەتێت نەباش مازنتر بۆ ناو زیندانێ چێ بکەن ئەو بۆ ئەم بەری نەهێ ئەم گەهشتی نەوێرێ بر بۆ ژۆر بە ئەمجی چوینە پرزگەها ئەوێ دادگەهێ گەلک جهەکێ بێسەر و بەر و خەپسەکە گەلە زێدە
ما هویت خدا نوی ما گوت ام 4 اندام پارلمان ما گوت ام اندام پارلمانی مدبیت عمل دادگاه شیروانی آماده بین گوت والله راوستن حتی تلفنی بکن ام راوستیان والله هاد گوت والله سروک دادگاه ید بجی چه نوید پشت اینگی نینرت قنصلیا هاتن پشت اینگی نینر یو ان هات سی پی تی هات گلک سروک دسته ما فمروی هات او چو جور پشت اینگی یو ان بره جور و سی پی تی یک بره جور قلت هين عندهم برلمان دركبن يعني برزقاي يجيب دركبن الويرا او تقريبا شل خولق با مشبير با كوميريتون موجودن قلت دركبن ام دركتي نجدر و مشي موبايل نادر دبو خلق کی دیار کم که باهای اندام پارلمان هرم کردستان چنده آن باهای پارلمان کردستان کو اوه اش سالان تو دو حتی وگاوه دو حزب دست حالات دو حزب کو زوناسر یه خلق کی تخابینن پندک بهانه کو هبونا یاسایه هبونا پارلمانیه هبونا حکمتکیه من بیا بو دیار بکم من موبایلی نادر دیگرم من شنیش که ودید موبایل حواله کی بوم ویدیو کرد خل موبایل دا اوروی هنده کست هزت امنی جلکت مدنی بون دبی هنده کوی گرتی بو جارایی که از بینم الهرم کردستان امن العربی هبید امن العربی چیه آسایش عربی کس هنده کاتب عربی گل مواخفتن وقتی موبایل بریم ام چون هر حاله های کسی که الوره گود کرم که گل موبایل والحاصل مجی والگرد پشتی موبایل شردف ما بینامه چه بوی و خلقه کلمه کن بوی شنی که افسره که پلیس هات گود بلا اندام پارلمان بین جور با ام چون نجور و ساله جوره که بچی که یا دادگاه اپ راستی اپ جوره اگر از دادور بم از نشمد به جوره و دادوریه بکم و خلقی سزا بدم بچند ساله پیش رنگه کی یعنی جوره که گلک به سر و بر میزه که و بی کرسی که کلویره ویدی همیش پیر و گوجهرین همچنین جور و امو نینرت قنصلیا و سی پی تی و این الویره هندک چون نجور و گفت 5 دقیقه ورد هم نجور و 5 دقیقه چون نجور و دادگاه که گلک به سر و بر بو راستی ویری وقتی مسر و بروندید مزانی کو اول شانو گریه بس یکمین جاره شانو گریه که گلک لاواست هت الویره هت انجام دان دادگاه 2 ساعت دم جمیره خلاص بو بریار دار کو بهت سزادان پتری 4 سال و 5 ماه پراستی وقتی بریاره دای اوه دادوره که آفرته پراستی هم گلک توره بون یعنی تو نشیای وگا به هستی خوب در ببری کاده چه بیجی یعنی آخفتنه که هم بیجین ام نشیاین سرارای کو گلک کسل ویره بون خون رازی که سروه بریاره او بو اوان تقریبا پتری 10 هزت امنی پلیسا خل شیروانی دا و دویوی گرنه هلا شیروانی باخوید و درگه پشتی رابر پشتی اینگه آمازانی کو چندین جهتویت بریندار کرین پشتی ایوب خود تومره که دنگی برای کرین ام چوینش در بم پشتی ام چوینش در بک گلک کسل ویره بون نزدیک 200 کسا چالاکوان بون اندام پارلمان بون همی آوینت شیروانی را بون بلینکر بون و خونه رازی که سروه اف سزای بهاتی دانا راستی سزایی که گلک یعنی جه خدا نبویم مجی ویگا به جدر و که هندک خلط ادگه جدر و ما کامیرا اینا ویدیو اینا یعنی موبایل اینا در دی ویدیو کین من خو من ندید اشیم بجمت دهان اگر من نبیجیم صدان هندک هزت امنی یت مدنی هاتن و خلمدا جلک یتمل بر مدراندن وکی گلک ویدیو دیار بود هزی امنی مدنی چون بون یعنی ما بس دوی بجلی مدنی او بون میزه امنیه هیچ ناسنامه که نبود کاک بدل بجلی مدنی بون هیچ جلی اوی عسکری لوینه بون بس پلیس لبر درگاه دادگاه بس اوی دی هموی جلی مدنی بون هندکیان دمیان گرتی بو به عربی قصه یان دکرد سیری کردم کسک دبانجه اینا در رمی لایمه بکرد کرم تنیش مبو او کاتی دبانجه اینا در مگوده کرم که وره تقینه پشتی هنگه هر یاشمه به هندک هزت امنی خو ابد آسایش بون که چلایم بون چون او برای با خلق جهات شنی که عمل ویره بر بالا بون اویل دمانچه لی او درینا و عرب بوتت دنگنا جد لپرس اوی که دمانچه بو او درینا که بوی او بلاو بک عرب بو
اصلا زانم عربی آخفت مگوته کاورت تو چه کسی تو عربی گلمت آخبی بیگاوه پتر یعنی براستی اشوق بوم که ابدا سالات چه سری خلکیت اینت الهرم کردستان براستی یعنی و ظلم و تعدای دیماهی که ایکی بینید دور باشه که بدل دم اولاد با حقیش با بری اندام پارلمانی بهت عربی باخبی تو هجوم کت سر زۆر سپاس دەکەم خاتونیاز ئەوەی کە چیرۆکەکەی ئەمڕۆی کە گێڕایە و نەمیست پێی ببڕم بۆیە کاتم زۆردایە دوادارم تۆش گوێت لێبوو بێ خۆی مامۆستا بەدەل ئەمڕۆ لەوێ بووە کە چیان پێوتون و چیان بەسەر هاتووە لەوێ کارە نێودەوڵەتیەکان جاران هەبوون ئێستا کەم بوونەتەوە و ئەوەی گرنگە ڕێکخراوی CPT و سنتەری میترۆشی دانی بابەتەکان کرۆوە نوێنەری UN لەوێ بووە بەڵام جاران ئەکرێ بڵێم زیاتر بوون بۆ بەگژاچوونەوەی ئەم بابەتە و ئیدانەکردنەکان زیاتر بوون لەسەر بابەتەکە ئێستا هەوڵەکان وای لێ هاتووە تەنها بۆ ئازادکردنی شێروانیە بۆچی نوێنەرانی وڵاتان یاخود نوێنەری یۆنامیش کە لێرەیە بۆچی هیچ هەڵوێستێکی جددیان نیە لەسەر ئەم بابەتانە لە کاتێکدا مامۆستا بەدەل خۆی یەکێک بۆ لە زیندانیەکان و ئەمڕۆشی دیوە ئەم قسانە ناگاتەوە بۆوان یاخود ئەوان هەر لەسەر حەقن و مادەکە ڕاستیە و ئەبێ سزا بدرێت ئەوەی کە پەیوەندی بە دووسێ زیندانیکردنی شێروانی و تاوانەکانی دەسەڵات بە شێوەیەکی گشتی و پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان هەیە تا ئێستاشی لەگەڵدا بێت ڕێکخراونی و دەوڵەتیەکان هەمیشە بەردەوامن لە بەڵگەنامەیکردن و تۆمارکردنی پێشێرکاریەکان پاشان بڵاوکردنەوەی ناڕزایەتی نامەکانیان و بەشێکی ڕێکخراوەکان لە بەرەوەی ڕاستەوخۆ نوێنەرایەتیان نییە لە هەرێمی کوردستان پاشان لە ڕێگەی چاودێریکردن و کۆکردنەوەی تەواوی بەڵگەنامەکان و پەیوەندیکردن و هەموو وردەکاریەکان و راپۆرتەکانیان دەرئەکەن ئەمە مانای ئەوە نییە کە ڕێکخراونی و دەوڵەتیەکان بێدەنگ بوون بە پێچەوانەوە کەمتر لە هەفتەیەکە ڕێکخراوی خەلیج بۆ مافەکانی مرۆڤ راپۆرتێکی زۆر تێرەتۆ سەری لەسەر هەرێمی کوردستان دەرکەوت و بە بەردەوامیش نامەی تایبەت بۆ هەرێمی کوردستان نێردراوە کە بەشێکی ئەو نامانە زۆرجار بۆ ڕای گشتی ئاشکرا ناکرێن پەیوەندیان هەیە لەگەڵ نوێنەرایەتەکانی هەرێم لە ڕێگەی نوێنەرایەتی ڕێکخراوەکانەوە پەیوەندی بەردەوام هەیە بۆیە چاوی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان تا ئێستا هیچ کات خەفڵبینی نەبینیوە لەسەر تاوانەکانی هەرێمی کوردستان و ئەوەی کە ئەمڕۆژ بەرامبەر بە شێروانی کراوە مانای ئەوە نیە کە ڕێکخراونی دەوڵەتیەکان پێشتر بێدەنگ بوون و کاریگەریان کەم بووە بە پێچەوانەوە ئەو ڕاددەی ناڕەزایەتیە کە لەسەر هەرێمی کوردستان هەبوو بە درێژایی ساڵانی ڕابردوو زۆر زیاتر بۆ لەسەرەوەی کە لەسەر خودی عێراق بۆ بەتەنیا لەبەرەوەی زۆرترین زیندانی کراوی ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان هەبوون زۆرترین ڕۆژنامەنووسی هەڵاتوو بەهۆی تاوانەکانی پارتی دموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لەو بەشەی عێراق لە هەرێمی کوردستان بوون بۆیە وڵاتانی ئەوروپا وڵاتانی دیکەش هەمویان ئاگداری ئەم ئاستانە و شێوازەکانی تاوانکردنی هەرێمی کوردستانن ئەوە ئەکرێ بڵێن ڕووقایمی هەرێمی کوردستانە کە ئامادە نیە بێتە ژێر داوا و باری داخوازیەکانی ئەو ڕێکخراونی و دەوڵەتیانە بۆ ڕێزگرتن لە بەهاکانی ئەم ڕووقایمەی هەرێمی کوردستان تاکەی بڕێکات سومعای هەرێمی کوردستان لەکوێیە ڕێکخراوەکان نیشانێکی سەرسوڕمانی لەسەردا بنێن کە ئێوە تاوانبارن نەک هاوڵاتیان و ڕۆژنامەنووسان ئەمە بە بەرپرسانی هەرێمی کوردستان ناوترێ یاخود ئەمان کەی ستۆپ لەماکەن حکومەتی هەرێمی کوردستان و پارتە سیاسیەکان بە تایبەتتر مەسرور بارزانی تا ئێستا زۆرترین سکاڵای لەبارەوە کراوە لەناو ڕێکخراونی و دەوڵەتیەکاندا زۆرترین قسەی لەسەر کراوە تەنانەت فری پرێس ئەنلیمیتد CPJ ڕێکخراوی پامنێرانی بێسنوور راپۆرتێکی تایبەتیان هەیە لەسەر بەدواداچوونکردن بۆ تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سەردەژ عوسمان وێنەکانی مانگی دەستکردیان تیا بەکارهێناوە بەڕوونی ئەڵێن مەسرور بارزانی کە ئێستا سەرۆکی حکوومەتە بەرپرسیارە تاوانبارە لە دۆسیەی شیدکردنی سەردەژ عوسمان تا ئەم ڕادەی ڕۆیشتن بۆ بە بەڵگەنامە و هەموو شتێک باس کراوە ئەو خاڵانەی کە سەردەژ عوسمانی پیادا ڕفێنراوە و باس کراوە خاڵەکانی پشکنین هەموو شتێک نیشاندراوە هەموو شتێک باس کراوە ئەمە ڕادەی ستەمکاری بێباتی حکوومەتی هەرێم و پارتە سیاسیەکانی دەسەڵاتە کە ئامادە نین خۆیان وەکو بکوژ دادگایی بکەن و ئێمە ئەزانین هەر کەمتر لە مانگێک کە ئێمە یادیت و شەهیدمان کردو سۆرانی مامەحەمە
وەداد حوسێن هەردووکیان پارتی لە شەهیدکردنیان بەرپرسیارە و چەندین دۆسی دیکەی ڕۆژنامەنووسان کە شەهید کراون هەر بە هەمان شێوە ئەمە جگە لە دۆسیەکانی دیکەی تیرۆرکردن لە بادینان و ڕوبەڕووبوونەوەی عەشیرەتەکانی دیکەی بادینان کە مامۆستا بەدەل و هەموو خەڵکی بادینان ئەو ڕاستیە ئەزانن کە پارتی بە درێژای ساڵانی ڕابردوو چەندێک تاوانی کردووە بۆیە کاتێک کە فشاری ڕێکخراونە و دەوڵەتیەکان هەیە و خەڵکێک پێی وایە کاریگەری نیە نەخێر مامۆستا بەدەل هەر چوار زیندانێکی دیکە تەنانەت دەرچوونی بڕیاری لێبوردن بۆ قارەمان شکری زەینەدین هەر هەمووی لەژێر فشاری ڕێکخراونی و دەوڵەتیەکان بوون بەڵام ڕق و کینەی مەسرور بارزانی خودی بارزانی بارەگای بارزانی پارتی دیموکراتی کوردستان لە بەرامبەر خەڵکی بادینان ئەوەندە گەورەیە ئەو بەتەنیا وەکو کەسێکی تاکە کەس تەماشای ناکە مامۆستا بەدەل بەرواری یا هەرێکێک لەم کەسانی دیکە کە لە ناوچەکان هەن وەکو کاردانەوە و ڕق و کینەیەکی عەشایریش تەماشایەکە یعنی زۆر بەرفراوان و بەکینەوە تەماشای ئەکا و ئەمەش پەیوەندی بە کرۆک و ناوەڕۆکی دنیابینی ئەم پارتە سیاسیانەوە هەیە لە سەرویانەوە پارتی دیموکرات کە هیچ بڕوایەکی نییە بە ڕێزگرتن لە بەهاکانی دیموکراسی من بۆ خۆم ئەمڕۆ نووسینێکم نووسیوە کاتی ئەوە هاتووە ئەم جۆرە پارتەستەمکارانە هەڵوەشێنەوە و خودی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر لە ساڵی 1946 مەسعود بارزانی پێی وابوو بێت پارتێکە وەکو زەرورەتێکی مێژووی بۆ ڕزگاری و گەلی کوردستان دامەزرابێ بەڵام ئێستا زەرورەتی مێژوویە ئەم حزبە هەڵوەشێتەوە چونکە هەر بەپێی پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان کە ژمارە حەبدەی ساڵی 1993 ئەڵێر حزبێک میلیشیای هەبێت هەر حزبێک دەستێوەردان لە دادگا بکە هەر حزبێک خیانەتی نیشتیمانی بکە هەر حزبێک زیان بە بەرژەوەندی باڵاکانی دوای پارتی ئەمەمانەی کردووە پارتی زۆر بە زیادەوە ئەمەی کردو نەک پارتی بەشێکی دیکەی پارتە سیاسەکانی دیکەش زۆر بە زیادەوە ئەمەیان کردووە ئەگەر بێتە سەر جێبەجێکردنی ئەم مەرجانە بەڕاستی پارتی هەر ئێستا ئەوەی ئەمڕۆ بەرامبەر بە شێروان کردوێتی کە بە تەواوی سوود لە بۆشاییە یاسایەکان و حکوومەتێکی کار بەڕێکەر وەرەگرێ و بە تەواوی بەو پەڕی ناشرینێەوە میلیشیاکانی دژ بە مامۆستا بەدەل و پارێزەران بەکارەهێنێ ئەنجە هەر خاڵێکی تر ئەمەوێ ئاماژەی پێ بکەم زۆر گرنگە لە دۆسی شێروان شێروانی ئەم دۆسی لە ساڵی 2022 بۆ کراوەتەوە لە کاتێکدا ساڵی 2022 تا ئێستا بۆچی دۆسیەکی وەکو بۆمب وەکو کەمین بۆ هەڵ ئەگیرێت ئەگەر مەبەست پێشدادوەریکردن و بڕیاری پێشینە و بڕیاری سیاسی نییە ئەمە جگەلەوەی کاتێک کات محەممەد عەبدوڵڵای پارێزەری شێروانی هەوڵیدا دۆسیەکەی ببینێت چەندین جار کاتێککە ئەو دەنگۆیانە نەبوو کاتێک کە دەچوو دۆسیەکەیان پێ پیشان نەدەدا چەندین جار ڕۆشتە و پێیان و تۆ دۆسیەکە ون بووە نایدۆزینەوە یعنی تۆ ڕێگە نادەی پارێزەر کاری خۆی بۆ سکاڵا لەسەر کراو بکە بە ئارەزوی خۆت سزای دەدەیت لە کاتێکدا هەموو ئەم کارانە ئەەکەی وەڕاستەخۆی بێتە بەردەم دادگا وە زیاتر لە سزای ناوەڕۆکی ئەو مادێ سزای ئەدەی کە 229 خۆی 2 ساڵ بۆ ئەو پەڕی 3 ساڵی داناوە تۆ دەی 4 ساڵ و نیو سزای بەسەرا ئەسەپێنی بۆ خۆی بەڵگەی ئەوەیە ئەنجە خاڵێکی ترمێ بڵێم لەسەر یەکەتی نیشتیمانی کوردستان کاک مەریوان یەکەتی نیشتیمانی کوردستان لە دادگای تەمیز لەگەڵ پارتی تەبەن یەکەتی و پارتی دادوەرەکانیان هەمووی بە هاوبەشی حزبی 50-50 دابش کردووە لە نێوان خۆیاندا و چۆن دادوەری پارتی هەیە بەم جۆرە دادوەری یەکەتی هەیە ئێمە لەم دۆسیە بەرپرسیارەتی خێنە ئەستۆ یەکەتی نیشتیمانی کوردستانیش ئەگەر یەکەتی ڕاست دەکات تەبەن هەمویان دەستێوەردان لە دادگاکەن کە ئێمە بە ئومێدین وانە بێت بەڵام یەکەتی ئەویش بەرپرسیارەتی لەسەرە لە ڕێگەی دادوەرەکانی لە دادگای تەمیز ئەگەر بێت و ئەمان دەنگیان بە بەڵێ بێ لەگەڵ پارتی و ڕازی بن بەم سکاڵا و سزایی کە بەسەر شێروانیدا سەپێنراوە ئەوانی شەمان بەرپرسیارەتی پارتیانەکەوێتە ئەستۆ با یەکێتی ئەوەندە ئازا بێت لە مەرجەکانی بۆ پێکهێنانی کابینێ حکوومەتی ویستمەوە بڵێم جاران ئەگەر مەکتەبی سیاسی حزبەکان کۆبوونەوە بە هەموو با بڵم جیاوازیەکانیانەوە هەندێک لەو کەیسانش ئەگەر بۆ ڕووپەڕی ڕۆژنامەکان ژێ باسەکرا کە لەسەر ئەم بنەما دیموکراسیانش پێویستە ڕێک بکەون ئازادی ڕادەربڕینیانە بێ بەڵام ئێستا ئەوەندەی کۆبوونەوەکان بۆ وەرگرتنی پلەپۆست و با بڵێم قازانجە حیزبیەکانە بۆ بەرژەوەندی هیچ کەیسێک لەمانە نییە ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە بەرامبەر شێروانی و تەنانەت ئازادکردنی قارەمان شکری زەینەدین و ئومێد بە ڕۆشتی بەرپرسیارەتیانەکەوێتە ئەستۆ و چۆن ئێمە هەمیشە داواکارین کە پێویستە تاوان لە هەولێر لە بادینان لە هیچ ناوچەیەک نەبێ بە هەمان شێوە ئێمە داواکارین کە هیچ تاوان و سزایەک دش بە ڕۆژنامەنووسان ئازادی ڕادەربڕین لە گەرمیان لە سلێمانی لە هەڵەبجە لە هیچ ناوچەیەکی کوردستان نەبێت بۆیە ئێمە بەرپرسیارەتی تەواوی پارتە سیاسیەکان
کوردستان لەم دۆسیانە وەکو خۆی ئەبینین وەکو خۆی هەڵی ئەسەنگێنین بۆیە پارتە سیاسیەکانی دیکەش لە دەروی پارتی وەکێتی بەرپرسیارەتیان لەسەرە ئەی کاری ئەمان چییە ئەی ئەمان بۆ حزبی سیاسین هەر بەجددی بۆ دەنگ هەڵنابڕن بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان بڵێن فەرمو ئەوە تۆ هەرچی مەرجی ناو یاسای پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەیە پێشێلت کردووە بۆ هیچێکێک لەم پارتە سیاسیانە تەنانەت ئەگەر بە شێوەیەکی شکڵی و کارتۆنیش بێ ناچن لە داواکاری گشتی سکاڵا لەسەر ئەم هەموو پێشێلکاری و ناحەقیە تۆمار بکەن و ڕێگایەکی دیکە بگرنە بەر هەرچەند من ئەزانم لە ناو ئەو پارتە سیاسیانەش خەڵکی زۆر ئازا هەن خەڵکی باشگۆ هەن خەڵکی حەبێشان بەڵام لەگەڵ ئەوەش ئەمەی کە ئێستا هەیە حاڵی حازر و ئەمڕۆ بەڕێوە چووە شانۆگەریەکی تەواو زەردە و بارەگای بارزانی کە ئێستا خەریک سڵحی عەشایری و دەستێوەردانە لە دۆسی شێروان شێروانی ئیتر بەڕاستی چیتر بۆی نییە بە ناوی بەرژەوەندی باڵەکانی هەرێمی کوردستانەوە قسە بکە ئەمانە شوێنیان تەنیا زڵدانی مێژووە. زۆر باش بامەسا بەدەل لە ئێستادا تۆ ئەندامی پەرلەمانی کوردستانی لە سەروبەندی ڕێککەوتنی هەردوو حزبی دەسەڵاتیش ئەگەری هەیە وەکوان گوتیان لە سەرەتای مانگی داهاتووە پەرلەمان چالاک بکەنەوە وەکو پەرلەمانتاران کە خۆشتان خاوەنی ئەم دۆسیانن و خۆتان سزادراون و زیندانی کراون چیتان هەیە و ئەتوان چی بکەن چ پرۆژە یاسایەک ئامادەیە بەوەی کە ئەو دەنگە ئازادانە کەب نەکرێن و جارێکی تر خەڵک نەترسێ لە دۆسەی ئاوا و دروستکردنی دۆسەی ئاوا و ئاوها زیاتر لە 9 ساڵ زیندانی بکرێت. الکابینای چوی یا پارلمان کردستان پروژه یاسایک یا برهبه یا درست کردی که بو عفویه که بو زندانیت هرم کردستان بیت دانه بس یا راست آندی وگاوه ملبرک و اگر پارلمان دست کار بو کمین یاسا کو او بیت ام دانستاندنه السر بکن بلان پراشکاوانه پیچه که گلی کدو باخوین خلک هرم کردستان اوه دستحالاته راستی هیچ بهایک بو هیچ دستحالاته که الهرم کردستان چیا دادوری چیا پرلمانی چیا حکمت نهلایا یعنی پرلمانه که وصانینه که خلق یک هزره که جه بکد شید تشته که بکش برچه چکو پر رنگه که هبید اوه سالا نوتو دوش کابینه که حتی بگاوه اوه دستحالات هرم کردستان هر دو پارت دستحالات هر رنگی که هبید یه محاولت کن هل بجارتنا دا یت ایکی بن تزویر بهتا کرن دیزاینی بهتا کرن دهات هرم بکار بینن و بلگه جیل بری آدیاره که بجاره ایکی با عمل هیویه بون اوه کابینه دا آنکو توی خلا پرلمانی دا دیزاینی نهتا کرن تزویر نهتا کرن و اپوزیسیون پتریا دنگا بینید بس جه داخل جاره کادی ما همیا دید که اوان چه کرد بروی چنده مادم پتریا دنگان که پتریا کرسی که هر دو دست حالات دانه وگاوه آریشه ده باندان پرلمان آجی چه بید بس نه اما که آریشه باندان پرلمان اپوزیسیون چه بید که هم بیدنگ بید نه اگر اپوزیسیون که خدان هلویز بید یا ایگرتی خلط ایدگیر که همی بینه ایک لاین او نه بس ام الهندك پروژه ایگرتی بین و خلقی که هرم کردستان بیت ناراضی بیشک پترن بیشک وگاوه اگر هل بجارتنک راپرسیه که سربخو بیت اکرن هرم کردستان نوت صد پتر اش ابي دس حالات ناراضينا بس خلقي كي ترسينن قفل خلقي كان هر رنگي لا بجارنا كان ام دنگانه هي خويا وبدنگ حقيقي خويا يعني چندي ازت بيجم هیچ دنگك حقيقية وانينا يعني از تأكيدم که سال 92 حتى بگاوه از جاوديري هل بجارتنا بوم بر پرسه تورا روش بمل پارێزگاه هاتدهو که هندی تو بیجی بلگه البردسته مهین که چاوا تزویر تاته کرن و توی وقتی دا ما بلاب جید کرن جبر به چنده اف دنگنه وانه اگر هل بجارتنه که دیمقراطیانه آزادانه یا سربخول هرم کردستان جاره که بیتا کرن وی گاوه دی دیار بید که هزاوان تایبتی پارتی ایکتی چنده راستی هیچ راستی بوینینه که او بس وکی امد بینیم وی گاوه اگر 11 سالت زورداری فرمانبر را بکی پتری 6 موچتوان بخوی و تو بیمند بی و تو 5 حیواجی بگاوه موچکی ندهی و ریکفته ناجی تو بیجی از گازی رادست نکم دهاتی و تایی توقع کری
و چارەسەریە ئێکانە یا پتریا ئاریشە هەرێما کوردستان ئێک ئاریشە ئەو ژی تاوتینا موچەش بەرچە دەبێت خەلکێ مەبزانیت هەر گاوەکە موچە هاتە تاوتیکردن نیشتیمانیکردن ئەو خۆ سەپاندنا هەندێک بەرپرسێ دەسەڵاتە هەرێما کوردستانی سەر خەلکی هەرێما کوردستانی تایبەتی فەرمانبەرە نامینی وێ گاوێ نەشن خەلکی زۆرداری بەنە هەڵبژارتنا وێ گاوێ نەشن گەفەڵێ بکەن ئەش بەر هەندێ جێبەجێکردنا تاوتینا موچەی لە هەرێما کوردستانê وەکی بەخواردنا گڵاسێکê ژەحرەیە تایبەتی بۆ سەرۆکê حکومەتا هەرێما کوردستانê چونکە ئەو باشە زانێ تاکید کەمەوە و بەڵگەژیە تەین ئۆ vê gavê jî وەکی بریاردەرê Rewta Helwîst Mamosta Elî gotî ez ê amade me bihên beramberî wan danûstandinê ser her tiştekî bikeyin eva roja em jî amadeyne bihên eger موچه هاتا تاوتیکردن راست خوش لای حکمت عراق و ام نابجین حکمت عربا وکی اوه مدکنه سیخور بیشک نه شیروان شیروانی و نه بدل برای نه زندانیت بادینه نه امید و کسک سیخور نبوید جاش نبوید اوه سیخور و جاش بوین اوه زورداریه و ظلمل اوه خلکید کن و موچه خلکید برنو دهات هرما کردستان بخود بنو نیوکا خاک هرما کردستان فروتی و کرکیک و شنگال تسلیمی حکمت عراقی کردن بدوید آماجه بخاله کادیا گرنگ بدم کربو کینه که گلک مزن یا به دست حالاتی هندگی بپرسه یا سر شیروانی اوجی چیه شیروانی دیار بو خلکی همیه بو سر کرده شیروانی بربجره والگرتنا خلات نوبله یه افصالش برچه ام نابینین برپرسه که حکمت هرما کردستانه که خوب شورشگر و شورشوان و رزگارکرت ملت کردت بینن ایکش وان برپرسه سالت چله و حتی وگاوه هاتیه بربجه کرن بو خلاته که جیهانی جبرویری بوان گلک آنه خوشه که کسی که وکو شیروانی روزنامه وانک روزنامه وانیه که اوش گنجه که بچید خلات نوبل الهرما کردستانه ولگوید سرشدی ولگوید سروی ظلمان برانبری هاتیه کرن برانبری وی و تسلیم نبوش لای عبید صلاته با زور باشه مامسا بدل دیم ولد نیاز خان اوی گرنگا وەک پێشووتریش باسمان کرد جگە لە یەکێتی و پارتیە حەزبەکانی ترکەم تا زۆر یاخود ئۆپۆزیسیۆنەکان ئەگەر پێشتریش قسەیەکیان بە جۆرێک لە جۆرەکان لەسەر شێروانی کردبێ ئێستا لە بەرژەوەندی ئەوان قسە دەکەن و لە بەرژەوەندی ئەوان داکۆکییان کردووە لە ڕابردووی شتاو لە کەیسەکانی تریا بەڵام ئەوەی کە زۆر جێی تێبینیە وەکەوەی کە پەنجەی تۆمەتیش بۆ حزبی دەسەڵاتیەوە پارتی دیموکراتی کوردستان ڕادێکێشێت لەمانە لەم جۆرە کەیسانە ئەمە ئازادی ڕادەربڕین کەمەکاتەوە یاخود ئەمەیە دەدرێت بە گوێ و چاوی خەڵکی یاخود ڕۆژنامەنووسان و چالاکوانی مەدەنی بۆ ئەوەی لە بەرچاویان بێ کە ئەمان چی لێ دەکەن ئێوەش دەنگەکانتان بەم جۆرەی لێدێ ئەمە وەکو ئەوە وەربگرین یاخود نا شێروانی هێشتا ئومێدێک هەیە بۆی کە حەقی خۆی وەرگرتەوە مادەکەی تەمیز بکرێ و بێتە دەرەوەی زی بە ئومێدم لە کاتی پێداچوونەوە تەمیزکردنی دۆسیەکەیدا شێروانی بڕیاری سزادانەکەی بە تەواوی هەڵبۆشێتەوە ئازاد بکرێەوە ئەمە یەکەم مافەکە ئێمە داوایەکەین و ڕۆژێک لە ڕۆژان شێروانی و مامۆستا بەدەل بەرواری و تەواوی ئەو زیندانیانەی دیکەی بادینان و هەرێمی کوردستان و هەولێر و هەموو ناوچەکانی تر قەرەبووی معنەوی و مادیش بکرێنەوە نەکرد ئەو بابەتە بەتەنیا ئەوەی کە پێیوەست بەوەی کە بۆچی دەسەڵات پەنا دەبارتە بەر سیاسەتێکی وەهاوەکۆی کە ئەمڕۆ کردوێتی بۆ نمونە شێروانی سزا داوە سیناریویەکی ناڕاستی بۆ هەواسیوە هێرشی کردوتە سەر پارێزەر و پەرلەمانتار و خەڵکی ئامادەبووی ئەوێ هێزی نایاساوی میلیشیا لەو دۆسیە بەکارهێناوە هەموو ئەم بابەتانە کە شێروانیشی بێ بەش کردووە لە مافی بەرگری یاسایی هەموو ئەمانە پێمان دەڵێ کە دەسەڵات ئەوێ وای پیشان بدات کە هەرچی بێوێت وەکوی کە بەڕاستیش وا بووە دیکات بەڵێ سەردەش عوسمانی شەهید کرد وەداد حوسێنی شەهید کرد کاوەگەرمیانی شەهید کرد عەبدولستار تاهیر شەریفی شەهید کرد و سۆرانی مامە حەمە و چەندین کەسی تر تا ئێستا لە کوژرانی تەنومژاویدا شەهید بوون بۆ نمونە محەممەد ئەشکەنەی یەکێکی دیکە لەو کەیسانی کە لە ساڵی 2007 تا ئێستا لە شاری هەولێر بێشتوێنە یەکێکی دیکە لەو پەرلەمانتارە ژنانەی بادین ببورن ڕۆژنامەنووس تا ئێستا بێ سەر و شوێنە یوسرا ڕەجە بۆیە چەندین دۆسەی دیکەی کوشتنی دیکەش هەیە ئەوە ڕەئوف ئاکرەی و دەیان و سەدان کەیسی دیکە هەموو ئەمانە ئامانجەکەی ئەو بۆ کە بڵێ من لە ڕێگەی ئەم کەیسانەوە
خەڵکێک دەکەمە نمونە هەر کەسێکتر دەنگی هەڵببڕێ من هەمان سیناریوی بەرامبەر دووبارە دەکەمەوە. شێوانی ئەو نمونەیە کە لەم سەردەمەی پێشتووتر کەچی ڕووی داوە ئەوە ڕووی داوە، بەڵام نمونەیە ئەم سەردەمەیە بۆ دەنگە ئازادەکان و چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی. بابەتەکە ئەوەیە کە ئەم دەیەوێت ئەسە بۆ منە دەست درێژیکردنە سەر مامۆستا شوان سابیر ئەو ماوە دەسەڵات کەیسێک نمونەیەک دەهێنێتەوە دەیخاتەوە بیری خەڵکی بۆی کە بڵێ ئەوە تا من بەردەوام ئەمە ئەهێنمەوە یادتان و بەردەوامم لەم تاوانە. بەڵام ئەوەی کەمایی خۆشببختیە ویستم ئەوە بڵێم بۆ منە لە تیرۆرکردن و شەیدکردنی سەردەش عوسماندا دوای سەردەش عوسمان هەزاران گەنجی تر لەسەر ڕێچکە و گوێری سەردەشت بەردەوام بوو کاتێک کە زیندانیانی بادینان زیندانی کران پارتی پێیوا بوو هەموو بادینان بێدەنگە بێ ئیتر خەڵک ئەچێتە ماڵەوە نەخێت بڕوانە گەنجی بادینان بڕوانە خەڵکی بادینان بڕوانە خەڵکی ئازادی خوازی گەرمیان و هەڵەبجە و ناوچەکانی دیکە ئەم خەڵکە ئازادی خوازە بە ئاسانی پاشەکشە ناکەن. ڕاستە بەشێکی خەڵک لە ڕێگەی برسیکردن و سیاسەتی ئابلوقەتانی تاکە کەسەکان و میدیاکانەوە وایە کە ئەمانە بچنی میدیاکانیان کار بکەن لە ڕێگەی پارەوە کەم ناوە هاتکردنی فکریان هات بکەن لە بری گول لە پارە بەکاربێنن بۆ ئەوەی کە بەشێکی ڕۆژنامە نووسان و خەڵکی ئازادی خواز دەستەمەوە بکەن. بەڵام لەمەدا هەرگی سەر نەکەوتون مەسرور بارزانی بە ئاوەڕ لە هەموو ئەو خەڵکە بداتەوە. ئەم خەڵکە لە بری سازش بکە بە پێچوانەوە هەمووی بەرەو ئاسی نەودەوڵەتی بۆ ڕۆشتونەوە لەسەر ئاسی دنیا هەمووی لە گەشە سندندایە و لە پەرە سندندایە و دەنگی دلێری هەموو ئەم کەسانە ئەگا لە گەیاندری ڕاستیەکان نەک تەنیا بە دەرهەق بە کوردستان ئێستا بەشێکی بەرگریکارانی مافەکانی مرۆڤی کورد خەڵکی ئازادی خواست خەڵکی ڕۆژنامەنووس ئێستا لەسەر ئاستی دنیا لە میدیا جیهانەکان لە ڕێکخراوە نێودەوڵەتی جیهانەکان کار ئەکەن و تەنان ئەزمموی ئەوان گەشتە بە شوێنی دیکەی دنیا. بۆیە ئەم جێورە سیاسەتی کە مەسرور بارزانی و پارتی دیموکراتی کوردستان لە دۆسی زیندانیانی بادینان لە دۆسیەکانی دیکەدا پێشنی ئەسکانەگەرم ئەزمونە ئەوەندە خراپە و گەیشتۆ بە هەموو دنیا هێشتا نوێنەران و قونسوڵخانەکان سەردانیان دەکەن و لە وتارەکانیانە دواتر سوپاسیانەکەن سوپاسی ئەمنێت و یاسا سەروەربوون لە وڵاتە دەکەن سوپاسی ئازادی ڕادربڕینەکەن و سوپاسیانەکەن بۆی ئۆپۆزیسیۆنێکەیە دەنگی خۆیڵ بڕێ. ئێشتا گومانمان لەمانش هەبێ کات مەریوان ئەم جۆرە قسەیە پارتیش بۆ خۆی ئەیکات پارتی زۆر پێویستی بەوەی هەمیشە ئەو نمایندەیە هەبێت کە کۆبوونەوەی کونسوڵەکان هەیە خەڵکی لەگەڵ هەیە ئەمە بەشێکی سیاسەتی نێودەوڵەتی و کار ئەکرێت و ئەم جۆرە هەنگاوە ئەکرێت و بەڵام ئەمەشیان پێ ئەوتر لەسەر کەیسی ڕۆژنامەنووسان چەندین جار کونسوڵ و سەفارەت و ناوەندەکان بە تایبەت پەیوەندیان بە نێچیروان و بە مەسرور و بە سەرۆک حکوومەتەکان و بە ناوەندەکانی پێشوو کردووە. بەڵێ پاشەکشەیەکی جیهانی هەیە زانم لە دوای هاتنی ترامپەوە جۆرە کێشەی دیکە لە ناوەندە نێودەوڵەتیەکاندا دروست بوون بەڵام فشارەکان کۆتاییان ناتووە. خودی حکوومەتی هەرێمی کوردستانە ئامادە نیە بچێتە ژێرباری ئەم جۆرە بەڵێ دووفاقیەکیشەیە لە پەیوەندی نێودەوڵەتی بەڵام هێشتا نەگەشتەوە بۆ ئاستەی کە ئەوان دەستبەرداری بەرگریکردن لە بەهاکانی دیموکراسی و ئازادی ڕادربڕین ببن لە هەرێمی کوردستان. بۆیە پارتی لەم بارەیە خۆشخەیاڵ نەبێت ینی پێیوا بێت هەموو ناوەندەکان دەستبەرداری ئەو بن نەخێت کاری زۆر گەورە هەیە راپۆرتی زۆر گەورە هەیە و هەموو ئەمانش بەقەت مێژوە 79 ساڵەکەی پارتی کە پێی وایە خەباتی کردووە دەبقەت ئەوە ئێستا پارتی لە لیستی ڕەشدایە لە ئاستی نێودەوڵەتی لە ئاستی تورکیا و ئێران و وڵاتی وەکو سعودیەک ئەو هەموو تاوانە بەرامبەر پێشنکاری مافەکانی مرۆڤ ئەنجامەدا. ئەو دۆسیەیە کە ئێستا پارتی دیموکرات لەگەڵ شێروانی بە ئەنجامی گەێنێ ئێمە دۆسی وەهامان لە سعودیا و لە مصر هەیە دۆسی وەهامان لە جەزائیر و لە تونس هەیە کە هەمویان لەناو ئابڕوبردنێکی گەورەی نێودەوڵەتیدان خەڵک کە باسی کورتەکە باسی تاوانەکانی پارتیشەکە باسی تاوانەکانی یەکێتیشەکە لە هەر شوێنێک پێشنکاری و تاوان هەبێ باسەکرێ پارتی پێیوان نەبێ هێرشەکاتە سەر مامۆستا بەدەل بەرواری عەلی حەمە ساڵحیان پەرلەمانتاری هەر پارتێکی سیاسی تر ئەمە بۆیە چێتە سەر ئەمە هەمووی تۆمارێکی ڕەشە ئەوە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش نەبن هەر کەسێک مێژووی کوردستان بنووس بۆ ئەتوانێت چاوپۆشی لەم تاوانانەی ئەم پارتە سیاسیانە بکە ئەمە چ جیاوازێکی لەگەڵ ڕژێمی بەعەس عەواد بەندەرێک کە کاتی خۆی سزای لە سێدارەدان و زیندانی هەتایی بەسەر گەنجانی کورد و ژن و پیاوانی کورد دەرئەکرد جیاوازی چیە لەگەڵ ئەو دادوەری کە سزای شێروانی و زیندانیانی بادینانەدا بەناها چ جیاوازێکی هەیە لەگەڵ ئەو دەستگا ئەمنیەی بەبەرچاوی خەڵکەوە دەمام کە پێچێ و بەجلی مەدەنی و بە زمانی عەرەبی یا کوردی بە هەر زمانێکی تر کێمە زۆرمە بەسمان ئەوە نییە هێرشە کاتە سەر خەڵکی هەرێمی کوردستان بۆیە ئەم جۆرە سیاسەتە ئەکرێت لە ڕێگەی گەندەڵی میلیشیا هێزی سەربازیەوە تا
بڕ بکاو بچێتە سەر بەڵام ئەوە تا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تەنیا بۆ یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە بەردەوام لە کۆبوونەوەی لەگەڵ پارتیەکێتی تا ئێستا ئامادە نین هێزەکانی ৭٨ پێ بگرنەوە تا ئێستا ئامادە نین هێزێکی نیشتیمانی پێشمەرگەی یەکگرتوو لە هەرێمی کوردستاندا دەسەبەر بکەن بۆیە هەموو ئەمانە جگە لە ئابڕوچوون پاشخانێکی مێژووی ناشرین و تاریک بوو خۆیان لەناو هەرێمی کوردستان هەرگیز لە شوێنێکدا ناتوانن ئەو ڕۆتە مێژوویە کۆتایی پێبێنن کە لە پێناو بەرگریکردن لە ئازادی و دیموکراسی و تێگەشتن لە بەهاسەر بەخۆکانی ئینسان بۆیە پارتی یەکێتی لە شوێنێکدا دەوەستن و پارتیش لەمەدا شکستی هێناوە هەرگیز خۆی بەوە سەرکەوتوو نەبینێکە 4 ساڵ بۆ 5 ساڵی تر شێروان کاتە زیندانەوە. ئامسا بەدەل ئەوەی گرنگە لە ئێستادا قسە و باسەکان لەسەر پێداچوونەوەی مادە یاسایەکە یاخود سزادراوەکەن کە شێروانیە ئێوە هەم وەکو هاوڕێیەکی زیندانی کراوە وەکو سزادراوێکی بادینان ئێستاژ وەکو پەرلەمانتارێک دەتوانن چی بۆ بکەن ئەو پارێزەرانەی کە داوای تەمیز یاخود پێداچوونەوەیان بە سزاکەیان کردووە دەتوانن چی بکەن و کەی دەرەنجامەکان دێتە بوون ئێوە لەسەر هێڵە بن لەگەڵیان ئەگە بە کورتی بێ سوپاس دەکەم. وەکی خانم نیازی گوتی تەمیزی ئەمەلهیبێنینی کە تەمیزش 4 ساڵ و 5 هەیە بکەنە 3 ساڵ و دوایف نه ئەمەلهیبێ ئێکجار ئەف سزایە سەر نەبینێت و شێروانی بێت ئازادکردن من دەبێت ئاماژەی خاڵەکە گرنگ بدەم ئەگەر بەری خۆ بدەینێ سەرۆکی حکومەتە یا سەر بە چۆی یاریما کوردستانێ بەری خۆ بدەینێ ئەندام پەرلەمان چەندێ بێقیمەت کردی 3 زێرەوان هەبووینە بێگا بە هیچ زێرەوانێک نەهێلەوەلگەل بەس ئەگەرم بەری خۆ بدەینە عیالێ وان نەڤێتوین ئەم دێ بەری خۆ دەنی لیوایەلگەل هەرێکی 200 300 ئەم بەحسی سەیارە و چەکانۆکەین بەس بۆ ترساندنا خەلکیە بەس هەمی ڕەنگە کو ئەم شێن بێژین هیچ بەها و کەرامەتێک بۆ ئەندامێ پەرلەمانی نەهێڵە کۆ سبەی خەلکێک خەلکێک پشتا خوب ئەوان ئەندام پەرلەمانە ببەستیت و بێشێت بەرگریەشوان بکات یعنی ئەندام پەرلەمانی دێتە ڕەواندن و قوتان هیچ یعنی بەری خوب دەینێ ئەگەر بروکە ئەم شێن بێژین هەمیان زانن و دەوانجال مە ڕای کردی پتری 95 پەرلەمانە ئێکیشوانژی نەشیاینە ئان نەبیایە تەلەفۆنێکی بکەن کە ئەو چه مەسەلە بووە یعنی بێ کوردستان ڕاستی ڕۆژ بۆ ڕۆژێ یا بەرەف هەلوەشاندنێ چیت ئەگەر چارەسەریەکی بۆ نەبینین چارەسەریژی گەلە جارا مناگوتی ئێک دش خەلکی خۆ دەست پێکرد یا دوێک و ئەف حزبێت ئەم خودکەینە ئۆپۆزیسیۆن ئەم معارضە بین دەبێت ئەم هەڵویستێکی جدی وەرگرین ئەم ئەو معارضە ساڵا 92 نەبین ساڵا 2000 نەبین یعنی الوێگاوێ ئەگە vێگاوێ پڕاشکاوانەت بێژم هەندێک لایەنێت ئۆپۆزیسیۆنێت هاتین وەکی یەتلێ هاتین وەکی دە ساڵاتێ یەتماین ینی بەسی خود پارێزن و یاخو پارێزیا خودکەن و هیچ هەڵویستێک نابینیم هیچ نینە بەس دەبێت پەتەر ئەمە هەڵویستە بن بەرامبەری نەکەیسا شێروانی بتنەیە خەلکێکی هاتیە ترساندن خەلکێک vێگاوێ بەری خوب دەینێ ینی ئەبە gelek belge min hey Diktor El Zankoyê hat destê xwe dana ser milê min got mamosta çawanî başî ez ê mobayla ku rêxwe sehkeme postê te yanî tu dê tasawira çikeyî ku eger diktorekê Zankoyê bît min rêza bû hey diktorê berrêzê tên yê xudan helwîstê tên bes ev e nimûne ye ez bi wan hêzet emnît bêjim ew ê divê gavê bergiriyê ev ê desthilatê dikin ku ev desthalata ha raşkawane ev hêzet emnî bû mana xwe bikartînin eger vê gavê jî tixîlalê 4 roja da ev desthalate ev hêze nemînin bawer bike ew neşên mafê xwe intîxabata du roja jî desthalata ku hikmî xelkê Herêma Kurdistanê bikin çunku bi rastî eva ev desthalata gel xelkê Herêma Kurdistanê diket eşên bêjim yani nabijme te pitir bes wekî rejêma Saddamî û Tirkî û Îranê ye em dê bijîn ew dijmin bûn her tiştekê gelmet kir bez vê gavê ev kar û kiryarê desthalata taybetî kabîna neheyê û êlhêviyê kabîna dehê jî wekiya nehê û xiratir rêve bibet bi rastî karesa dê rîden nebes bi tenê mesela mûçeye belku mesela kerameta takê Kurd e el Herêma Kurdistanê باش زۆر سپاسانەکەم بەڕێز مامۆستا بەدەلبەرواری ئەندامی پەرلەمانی کوردستان لە دووەکۆ لەگەڵم وە ڕۆژنامەنووس نیاز عەبدوڵڵا لە پاریسی پایتەختی فەرەنساوە لەگەڵم و سپاس بۆ توێژەکانتان کاتەکەم هەر ئەوەندە بوو ئەگینا حەزم لە گفتوگۆی زیاتر بوو سپاس بۆ ئێوە سپاس بۆ وەڵامی پرسیارەکانتان سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون پاچان
بەتاکید بڵێمەوە نەمابوو ئەوانی کەش هەموو جەستیان سوتا بوو بڵێمەوە بوون پاشان کاک محەممەد هەرێنە ئێرە خستخانی ڕانیە بڵێمەوە بوو جەنازەکانی کەشیان هێنان لێرا کە هینیانێنە خستخانی ڕانیە بەدی ئەندی بڵێم لێ ناسرانەوە ئەو کرانەوە تەسمیلیان کردنەوە لێر لە ناشتمان ئەوڵمان کردن دەناخۆی جەستیان نەدەناسران هەموو سوتا بوون کاک محەممەد بەس کاک حوسێنی برامی بڵێم هینا بووە ئەوانی کە بڵێم بزەبەت وڵی نازانم دەقیقێ بۆی نابوونیەوە چکە ئەوان هەموو سوتا بوون جەستان هەموو سوتا بوون بکە یانیانەوە پزیشکی دادی بڵێم بوانەگرمانە ناسرا بوونەوە خۆی نەبوو بڵێ ئەو منداڵە چکۆلەکە لە باوەشی براژ نمدا بڵێم هەر بە جەستەوە سوتا بێکەوە سوتا بوون بڵێمەوە بوون جەستیان نەدەناسراوە فقط کاکم بڵێم کاک محەممەد هێنابوویەوە محەممەد حەسەن ئەوەی کەش نازم وڵی بزەبت کێ بووی نابوونیەوە نازانم دقیقە کێ بوونەوەە ئەم هایلە ئەو ڕۆژە هەموو پێکەوە دەهاتنەوە بۆ ڕانیا وەکو سەردانی ئەوە بوونە وەکو سەردانی دەهاتنەوە ڕانیا ئێمە هەر لە گوند دەژیان زەراعەتمان کردو تەماتە و خیار و ئەو شتانەمان کردبوو کە ڕۆژانە باوکم دەهاتەوە بۆ ڕانیا ئەشیاکانی دەفرۆش لێرانە دەیهێناوە بۆ هەلووە ئەو ڕۆژش کە 21 ڕەمەزان بوو کە دایکم لەگەڵی هاتۆتەوە لەگەڵ زانە ئەوە وەکو سەردانی دایکم هاتۆتەوە سەردانی خزمامکە کە زاناش هەر لەو کاتیدا بوون کە لەگەڵیان هاتۆتەوە تاقیکردنەوەی هەبوو بۆی لەگەڵیان هاتۆتەوە ئەوەشیان ڕێزانی خوشکمە وەکو میوانی هاتبوونەوە بۆ گوندەکەی ئێمە ئەوە کچەکانی وینە منداڵەکانی وینە ئەوەشیان شەید حوسێنە کە باوکمە ئەوەشیان شەید مێرێ حاجی مامکاک کە دایکمە ئەمەشیان شەید زانایە کە برامە ئەمەشیان شەید ئۆسکارە کە کچە پورمە وەکو سەردانی ئەوەشیان هاتبووە گوندەکەی خۆمان ئەو ڕۆژە ئامادەبوانی خۆشەویست سەرەتا بە خێراتنتان بکەین و دەستخۆشتان لێکەین بۆ ئامادەبوونە بە ناوی هاوڵاتی ئازاد و یەکسانەوە بۆ ڕای گشتی چەند ڕوونکردنەوەیەک پێشکەش بە ئەوەی خۆشەویست و بە هەموو جیهانەکەین هەروەک دەزانرێت بە ساڵانە کە لەلایەن ڕژەمی تورکیاوە هێرش دەکرێتە سەر هاوڵاتیانی نیشتەجەی بناری قەندیل لە دەرەنجامی ئەو هێرشانەدا گەلێک هاوڵاتی ئەم هەرێمە شەهید بوون و زیانی مادی یەکجار زۆر بەرفراوان ڕوبەڕووی خەڵکی ئەم هەرێمە بۆتەوە لە ڕێکەوتی 21/8/2011 لە ئاکامی هێرشی فڕۆکە جەنگیەکانی ڕژێمی تورکیا بنەماڵەیەکی ئەم هەرێمە بە تێکرایی قەتڵ و عام کران وەک مەجلیسی هاوڵاتی ئازاد و یەکسان بناری قەندیل هێرشە دڕندانەکەی ڕژێمی تورکیا بۆ سەر هاوڵاتیانی بناری قەندیل شەرمەزار و محکوم دەکەین یەک دوو سێ چوار ئەلو برا سەد باشە کاکە عيبيني يا ماكا حيدا وايري توزي او كاكي جان هينيكا عميد عابدين عبد الرحمن متبيشخني بروبري برغري وشارستاني فارسغاي هلا عابدين عبد الرحمن عابدين بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەڵە كعابدين ولا ناوراسي مايكا وەرە لای بە شەوق لێمانەدا تێکێدا بەس ڕەحمەتتان لێبێ قسەکەم سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنی جەنابتانەکەم لەم درەنگانەی شەوە
و جێگری سەرۆکی حکومەت و جەنابی نوخشەخان پارێزگاری هەڵەبجە جەنابی بەڕێوەبەری گشتی کاکلیوای یادگار بەڕێوەبەری گشتی بەرگری شارستانی هەرێم کە لەسەر خەت بوون و تیمی فڕۆکەوانی هەڵەبجە و ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە سەر بە هێزەکانی ئاسایشی ناوخۆ بوون لە برایانی پۆلیس و ئاسایش و بەرگری شارستانی و هەموو ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە هاوکارمان بوون ئەگەر بە پەیوەندیەکی تەلەفۆنیش پەیوەندیان کرد بێ من سوپاسیان ئەەکەم و هاوخەمی خۆیان کە بۆ ئێمە دەربڕیوە و داوایان کردووە کە ئێمە چیمان بوێت بە تایبەتی بەڕێوەبەرایەتیەکانی بەرگری شارستانی هەرێمی کوردستان و بڵێن بەڕێوەبەرایەتیەکانی پارێزگای سلێمانی و ڕاپەڕین و هەموو بەڕێوەبەرایەتیەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی هەرێمی کوردستان هاوکارمان بوون و هەموو هێزەکانی ئاسایشی ناوخۆ سوپاسی هەر هەمیانەکەین سوپاسی هاوڵاتیانی عەزیزەکەین سوپاسی ئەو گەنجە خوێنگەرمانەکەین بەڕاستی وەکو جوندی مەجروولێک لەگەڵ ئێمە کاریان کردووە بە هەندێک کەرەستەی بەسیت و بە جلوبەرگێکی بەسیتەوە من سوپاسی هەموو لایەک و هەموو هاوڵاتیانی سنووری پارێزگاکەی خۆمانەکەین کە بۆ ئەوەی کە هاوخەم و هاو سۆز بوون لەگەڵمانە بۆ کۆنتترۆلکردنی ئاگرەکە بەڵام دووبارەیەکەمەوە هۆکاری ئاگرەکە بوو بە هۆکاری گیان لە دەستزانی ئەو دوو عەزیزە زەرەر و زیانێکی گەورە بوو بێ ئێمە هەرچەند لەگەڵ ئەوەشا زەرەر و زیانێکی مادی زۆر بەرناوچەکە کەوتووە ئەتوانم بڵێم هەزاران دۆنم لە پوش و پاوەن و درەختوی بنێشت و ئەو داری سروشتیانە سوتاوە و باخ و ڕەزی هاوڵاتیان سوتاوە لە سنووری حەوت گوندی سەر بە ناحەی سیروان کە سەر بە پارێزگای هەڵەبجەیە و چەندین مەسەلەن شوێنی بەخێوکردنی ئاژەڵ سوتاوە دیارە ئەم ئاگراوە نەبووە کە ئێمە دانیشین و بەس تەماشایکەن لە ماوەی ئەم سێ ڕۆژە لە حەڤەی مانگەوە تاوەکو ئیستاکێ سێ جارە ئۆنترۆڵ کراوە و خۆم وجودم هەبووە لە مەیدانیەن بەڵام بە سێ هۆکار ئاگرەکە دروست ئەبووە هۆکاری یەکەم نالەباری کەشوهەوا بووە لە پڕ هەوایەکی بە سەریع و بەهێز ئەهات تەنها کارمەندان و حتا بۆ خۆشم ئەبوایە ئیعازی ئەوەم بدایە کە خۆتان قوتار بکەن و خۆتان ڕزگار بکەن بەڕاکردن تا توانی وێتی کابرا خۆی ڕزگار کردووە هۆکاری دوو هەم سەختی و نالەباری شوێنەکە بووە کە مەسەلەن شاخەکان زۆر سەختن بە ئاسانی ناتوانی یعنی گوزەر بکەیتایە و هۆکاری سێ هەمیش ئەوەتانێکە ئەو ناوچەیە لەبەرەوەی ناوچەیەکی سنووریە شەڕگەی ئێران و عێراق بۆ وەختی خۆی و ئیستاکێ پاشماوەی مین و تەقەمەنیتایە و هەندێک جاریش ئەو ئاگرانە لەو ناوچانەی کە مین و تەقەمەنی هەیە و مەترسی ئەو شتانەی هەیە ئاگرەکە هەندە لاوازە هێندە لاوازە کەرتی وا هەیە تەمەح ئەمانگرێ کە بچینە ناو ئەو ناوچەش بەڵام لە هەمان کاتە لەبەر گرنگی ژیانی مرۆڤەکان و کارمەندانمان نەچوونەتە ناوچەکەوە من سوپاسی جەنابتانەکەم وەکو پەیام نێرانێوەش هەردەم لەگەڵ ئێمە هاتوون زۆری نەتان بڵێم حتا تۆزێکیش وا بووە کە ئەتوانم بڵێم هەر لەگەڵمان نابوون سوپاسی ئەوە شەکەم کە زەحمەتتان کێشاوە و ڕۆماڵی ئاگرەکەتان کردووە و کە هەموو سنووری هەرێمی کوردستان بە ڕووداوەکانی ئێمەیان زانیوە و سوپاسدانەکە بۆ هەمووتان مەسئلەی زیان وەکو عەرزمکردن لە سەرەتاوە زیانی گیان لە دەستدانی ئەو دوو گەنجە عەزیزە لە هەموو شتێک گەورەترە بۆ ئێمە بەڵام لە هەمان کاتیش عەرزمکردن هەزاران دۆنم پوش و پاوەن و داریبەری داری بنێشت سوتاوە کە خەڵک بنێشتی کردووە زەحمەتی کێشاوە یعنی زەحمەتەکەی بە فیڕۆ ڕۆشتووە
و چەندین شوێنی بەخێوکردنی ئاژەڵ سوتاوە بەڵام تۆ شتێک لە بەردەستان نییە ئیستاکی ئامارێک بڵێ ئەتوانم بڵێ ئەوەندە ملیۆن ئەوەندە ملیار مەسەلەن زیان بەر هاوڵاتیان کەوتووە ئەمە پێویستی بە لیجان هەیە پێویستی بە لێکۆڵینەوە و سەردانی مەیدانی هەیە بۆ ئەوەی کە بتوانێت هەر هاوڵاتێک بزانیت چەندێک زیانی بەرکەوتووە ئێوە تیمتان لەوێ ئەبێت بە تایبەت کە لە گەری سەرهەڵدانەوەی ئاگرەکە کە سەرجارێک سەری هەڵداوەتەوە ئیشە لەوێ بن چاودێری ناوچەکەکەن یاخود دڵنیایەکی زۆر هەیە کە ئاگرەکە بە تەواوی کۆنترۆل من نەبوو لە سەرەتا ئەوەم پێبووت نایە ئەم کۆنگرە ڕۆژناماوانیە وا قەرار بوو کە وتەبێژەکەی ئەمە کاکە ڕایزانیار ئەو کۆنگرە ڕۆژنامەیە ئەنجامدا لەگەڵ جەنابتان بەڵام لەبەر ئەوەی کە تا ئێستا کێشوەم ساتە وەختش لە شوێنی ڕووداوی ئاگرەکەیە لەگەڵ چەند تیپێکی ئەمە چاودێری ئاگرەکەکەن بۆ ئەوەی کە ئاگرەکە ئومێدەکەین ئینشاءڵڵا دروست نەبێتەوە ئەویش بە هۆکاری دروستبوونەکەیەوەتانێ لە شاخەکان خۆتان ئەزانن زۆر بەرزن و قوڵاییان هەیە ئەگەرەک و ئاگردارێک لەسەرەوە بەربێتەوە بۆ جاری دووهەم ئاگرەکە دروستە کاتەوە ئومێدمان هەیە ئینشاءڵڵا ئاگرەکە دروست نەبێتەوە و سروشتی ئاگرواتانە سێقە و متمانەی نییە کردی وا هەیە ئاگرێک دوای 24 سەعات ئاگرەکە بۆ ئێمە دروست بووەتەوە سەر لە نوێ چوینەتەوە بۆ سەر ڕووداوی ئاگرەکە ئومێدەگەین بە پشتیوانی خوای گەورە هاوکارمان بێت کە ئاگرەکە دروست نەبێتەوە. عزیزەکەم سەبارەت بە ڕووداوی هۆکاری ڕووداوی ئاگرەکە ئێمە کە وەختێک حەدەس ڕووی داوە ئاگر ڕووی داوە ئاگرێک دروست بووە ئەویش لە ئەنجامی جوڵەی دەستی مرۆڤەکانە ئیتر ئایا چی کردووە ئاگرێکی دروست کردووە ئێمە وەختێک ئەچینە سەر ڕووداوی ئاگر ئەسڵەن هۆکار نەماوە هۆکار و ئاسەواری هۆکار نەماوە ئێمە نازانین و ئیشی ئێمەش نییە لێکۆڵینەوە بکەین لەسەرەوەی کە کاکە فڵان کەس چووە قەستی ئەو ئاگرەی کردووەتەوە یاوەکو بە هەڵەیەکی دەستی کارەکەی ئەنجام داوە یاوەکو دوو لە ڕوویتان بەگوێ پێنەدان بووەتە هۆکاری ئەوەی کە ئاگرەکەی دروست کردووەوە ئیشی ئەمە نییە ئەگەر هاوڵاتیەک لە ئەنجامی دروستبوونی ئاگرێک زیانی بەرکەوت وە دڵنیا بوو کەسێک بووەتە هۆکاری ئەم زیانە ئەو هاوڵاتیە مافی خۆیەتی بچێت سکاڵا تۆمار بکە. ئایا ئەتیزەی پێویستان لە بەردەسا بووە بۆ کۆنتڕۆلکردنی و ئاگرانە و لە هەمان کاتا کارمەندی پێویست هەیە کارمەند دەوەندەمان باسی کارمەند کردووە بەڕاستی تۆزێک بۆ خۆشمان پێمان خۆش نییە و هەموو هەرێمی کوردستان پێم وایە بە تێکڕاو بەڕێوبەرایەتیەکان دەستی کارکردنمان کەمە ئەیدی عامیلەمان کەمە کارمەندمان کەمە هەر لە سەرەتای دروستبوونیان بەڕێوبەرایەتیەوە زیاد لە 80 کارمەندمان کەم بووە کە لە 2016 بەڕێوبەرایەتیە دروست بووە و لەو ساڵەشەوە تا ئیساکێ کارمەندمان وەفاتی کردووە کارمەندمان خانەنشین بووە کارمەندمان نقل بووە دیارە و نقلە بە ڕەزامەندی خۆشمان بووە ئێمە کارمەندمان کەمە و هۆکارێکی کەی کە زەحمەتە هەڵکشانی تەمەنی کارمەندەکانی ئێمەیەکە زۆر تەمەنیان هەڵکشاوە بەڕاستی زەختێکی زۆر و من لێرەوە داوای لێبوردن لە ئەفسەر و کارمەندەکانی خۆمەکەم سوپاسیشیانەکەم کەرتی وایە لە باتی شەفتێکی هەش کاژبێری ئەو کارمەندە لە شاخ بمێنێتەوە ئیش بکە ئێمە کردومانە بە 16 و کردومانە بە 24 سەعات ئەمە بەڕاستی قورساییەکە لە سەرشانی کارمەندەکانی ئێمە. عفوم کەن ڕەحمەتان لێبێ پرسیارەکانتان با کورد بێ منیش بتوانم کورد جوابتان بەمەوە ئاجیزەی پێویست وەکو من لە سەرەتاوە عەرزم کردن هۆکاری درێژبوونەوەی ماوەی ئاگرەکە نەبوونی ئەجیزە نەبوو من ئەگەرەک و بڵێم خۆزگایەک ئەگەر فڵان ئامێرم لە بەردەسا بۆیە زووتر کۆنتترۆڵ مەکرد سێوە کارم باز کرد کەشوهەوا سەختی شوێنەکە چی مین و تەقەمەنی ناڵێم پڕین و ناڵێم قڕیشی ناڵێم نوقسانیمان هەیە و نایشڵێم هیچ پێویستیەکمان نییە
ئومێد دەکەین ئەو پێویستیانەی کە وەزارەتی ناوخۆ لە سەرخەتە لەگەڵمان ئینشاءڵڵا لەگەڵ کاک دکتۆرێ من ئەوەی پێویست بێت کە داوایەکەین و ئینشاءڵڵا ئومێد دەکەین ئەوانش بۆمان دابین بکەن. سەرەکان ئەوان کردیان بەس من سەرنجێک پێم وایە نزیکی 20 دقیقە بێ قسەیەکەی لەم 20 دقیقە لەم سێ ڕۆژەی کە ڕابردووە خۆبەخشەکان گەنجەکان خەڵکی گوندەکان ئەگەر بەپێی سەرنجەکان بێ ڕەنگە دیکەی بە سێ بەشە دوو بەشی لە خەڵکی تر بووە هەر بۆ نازانم بۆ تامی دەمیش نامێکی نەبدن نازانم لەبیرجی یاوەگوڵی وەڵاهی لەبیرم نەچوو ڕەنگە جەنابەت گوێ لێ نەبوو بێ وتم سوپاسی ئەو گەنجە خەنجە گەرمانەیەکەم وەکو جوندی مەجوولێک لە شان بەشانی ئێمە بەو سیفەتەش وتم بە حتا بەوە بە شان بەشانی ئێمە وەکو هێزەکانی بەرگری شارستانی کاریان کردووە لێرەوە دەستی ناسکی ماندووبوونیان نەگوشم و چاویان ماچەکەم و من لە شانی ئەوان کەم ناکەمەوە چونکم ئەو وزە و تاقەتەی کە گەنجێکی تەمەەن 16 ساڵ و 7 ساڵەیەتی کەسێکی بە تەمەنی وەکو من 6 ساڵ ئەو وزەیە نییە. تیمی فڕۆکەوانی ئەمڕۆ زۆر هاوکارمان بوون سوپاسی کاک عەمیل حسێن بەڕێوەبەری تیمی فڕۆکەوانی سلێمانیەکەین ئەمڕۆ لە کاژێر دووەوە تاوەکو کۆتایی ئەمڕۆ کە درەنگانێکی مەغریب بە دوو مەرحەلە هاوکارمان بووە و لەگەڵمانە بووە و دەورێکی کاریگەریشی بینیوە سوپاسیانەکەم. لە هەڵەبجە پێویستمانە بەڵام ئێستاکە من بڵێم ئەگەر فڕۆکەیەکم بۆ دابین بکەن من فڕۆکەوانێکم ئەوێ پێشەوە یەک عەزیزەکەم. ئەوەی گلەی لە باخەوانەکان و شوێنە کشتوکاڵەکانەیە کە پلانێکی پێشوەختە بۆ ئاگرکردنی ئەو ناوچانەیە یعنی ئەکرا ئەمانە لە ماوەی 11 مانگەمەوە پێش ئەمانە چارەسەری ئاگربر بکرا نەک لە کاتی ئاگرەکە ئاگربر بە خێرایی. من پرسیارەکەی کاکا ئەوەیە ئەڵێ بۆ ئاگربر نەکراوە خۆی ئەو جوتیارە بە ڕێزانەی کە مەزرایان هەیە باخیان هەیە پێویستەکە لە سەرەتای بەهارەوە ئاگربر بکرێ و من بۆ خۆم لە مانگی دووەوە مشوریەوەم خواردووە کە ئاگربر بکرێ لە سنووری شاخەکانە بە نۆژەنکردنەوەی جادەکانیش بێ هەر دەورێکی خۆی هەیە و لەبەر ئەوەی کە بودجەیەکی پێویست بەردەست نەبووە و پێم وایە نزیکەی 3 ساڵە تا ئێستاکێ ئێمە ئاگربرمان نەکردووە و جادەکان لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی ئاوەدانکردنەوە و ڕێگەوبانی هەڵەبجەوە هەندێکیان نۆژەن کردو دەستخۆشییان لێ یەکەین بەڵام وەکەوە نەبووە بە پلان و بەرنامە بێ هەمی نۆژەن کرابێتەوە. زۆر سپاس بۆ هەمووتان.